سەڵا بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمەوەلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. ڕەنگە هیچ کاتێندەی ئێستا پەیوەندەکانی بەغدا و هەولێر باش نەبوو بێت، بە تایبەتی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا شاندی باڵای حکوومەتی هەرێم و بەغدا کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی ئەو مەلەفانەی بە تایبەتی کە مەلەفی نەوت بودجە و مەلەفی پێشمەرگا کە بابەتی مجادلە و مناقەشە بۆ لێنەر حکوومەتی بەغدا و هەولێر بە درێژەی ماوەکانی ڕابردوو لە ئێستادا ئاسۆکان بەکوێ گەیشتون بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە فعلەن ئەوەی کە دەگوزارێ دەتوانرێت وەکو چارەسەر بۆ ئەوەی ئەم کێشانە دووبارە نەبنەوە و گرفتەکان بە دیاریکراوی لەکوێدایە. من هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز شاباز سیوەیلی چاودێری سیاسی. کاک شاباز بەخێر بیت. هەروەک لە پێشەکە ئاماژم پێ کرد بابەتی کێشەکانی بەغدا و هەولێر هەرچەندە کۆنە بابەتەکە، بەڵام لە ماوەی هەفتەی ڕابردوودا دوو شاندی باڵا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەسەرم بابەتە هەم کۆبوونەوە. لە ئێستادا ینی هیچ ڕوئایەکی ڕوون هەیە بۆ چارەسەرکردنی گرفتانە؟ پێشێکی زۆر سپاس بۆ دەرفەتەکە گەرسەلان. بەڕاستی ئەگە بگەڕێنەوە بۆ ماوەکانی ڕابردوو ئەبینین پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی هەورازوونی شێوی زۆر بەخۆی بینیوە. ئەویش بەشێکی زۆری پەیوەندی هەبووە بەو عەقڵیەتە حکومڕانی کە لە دەسەڵاتی ناوەندی لە حکوومەتی عێراقی کە دەسەڵات لە دەسەڵاتە بوون، بە تایبەتی لە سال دوای ساڵی 2023 گەر ئێمە سەریکەن کە عێراق دامەزرا لەسەر سێ تەوەری سەرەکی لەسەر سێ ڕوکن بوو کە ویش تەوافق و تەوازن بوو لە حکومڕانیەوە پێکاتنی مافی پێکاتەکان بوو لە دەستوری عێراقیا جێبەجێکرا. بەڵام بەداخەوە بینیمان لە دوای ئەوەی کە دەستوری هەمیشەیش لە ساڵی 2005 دانرا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ڕووی واقعیەوە هەر بەردەوام و ئەمەش خۆی لە عەقڵیەتی دەسەڵاتدارانی عێراقیا بە دەرەجێکەم بینیەوە کە نەیانتوانی تاوەکو قەنەعەت بەخۆیان بکەن کە دەوڵەتی عێراق گۆڕاوە بۆ دەوڵەتێکی فیدرالی و لەسەر بنەمای تەوازن و لەسەر بنەمای مافی پێکاتەکان عێراقی بنیاد ناو دامەزراوە. بۆ ئەم کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان و زائیدەن حکوومەتی عێراقی بینیمان لە چەند بانگی ڕابردوو بەرەو پێشچوونی باش لە پەیوەندیەکانی هەردوو لادا ڕوویدا، بە تایبەتی لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نیەسپاکیەک وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزا جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو سەردانەکان چووە سەردانی شاری بەغدای کردوە لەگەڵ زۆربەی دەسەڵاتدارانی بەغدا کۆبوونەوە کرا و بەجددی و بەڕاشکاوانە قسە لەسەر ئەو مەلەفە هەڵواسراوانە کرد کە چەند ساڵێکە بۆتە کێشەیەکی گەورە لە بینی نێوان هەرێم و بەغدا. لە چوارچەوەی ئەو سەردانەشدا بێگومان لیژنەی لاوەکی دروست کراوە بۆ پێداچوونەوە بەو کێشانەوە هەروە هەڵسەنگاندنی بابەتەکان و چارەسەرکردنی و ڕێگانی دۆزینەوەی میکانیزم بۆ چارەسەرکردنیە. بۆیە پێم وایە ئەو کۆبوونەوانێک کە تاوەکو ئێستا پێم وایە دوو کۆبوونەوە کراوە و کۆبوونەوەکان بە پێوەی کە لەلایەن وەفدی دانوستکارانەوە ڕاگەیەندراوە دوو کۆبوونەوەی زۆر ئیجابی بووە لەبەر ئەوەی کۆبوونەوەکانی ئەم جارە ئەوەی کە لە پشت کۆبوونەوەکان خوێنێتەوە بوونی نیەتێکی پۆزتیڤانەیە واتە نیەت باشەکەواتە بەم ڕێک پرسیارەکەم شێوە بکەم، یعنی وەک بەڕێز ئاماژەت پێکردوە بەشێکی لە پرسیارەکانی من بابەتی مەلەفی بودجە ئابوووریەکێک بۆ لەو بابەتانی کە بە درێژەی ماوەکانی ڕابردوو جێگەی مناقەشەی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بووە. یعنی لە ئێستادا ینی کارێکی ئاسانە ئەم مەلەفە کۆنانە ینی چارەسەر پێ بە کۆبوونەوە و دوو کۆبوونەوە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا؟ بەڵێ وەک وتم بەڕاستی ئەم کێشانی نێوان هەرێم و بەغدا کێشەی کەڵەکە بووی چەند ساڵی ڕابردووە و بەڕاستی بەو شێوازەش نییە کە بە چەند کۆبوونەوەی بتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکرێت، بەڵام گرنگە ئەوەیە کە نیەتێکی ئیجابی هەیە بۆ چارەسەری کێشەکان ڕنگ بێ هەندێک کێشە بمێنێتەوە بۆ حکوومەتی ئایندەش، ینی ئەم حکوومەتەش پێی چارەسەر نەکرێت. بەڵام گرنگە ئەوەیە کە ئێستا هەردوو لاگەشتونەتە قەناعە هەم دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی کە ئەگەر هەتاوەکو کێشەی مافەکانی کورد ئەوەی کە بەپێی دەستوری ساڵی 2005 هاتووە ئەگەر مافەکانی کورد نەچەسپێن لە ڕێواقعەوە هەرگیز دەوڵەتی عێراق دەوڵەتێکی سەقامگیر نابێ و دەوڵەتێک نابێ کە بتوانێت تەنانەت لەسەر ئاسی جیهانیش وەکەوەی کە پێویستە کە مامەڵەی لەگەڵ بکرێت. بۆیە ئەمە یەکێکە لە ئیشکالیەتەکان بۆ حکوومەتی ناوەندیش بەڕاستی لەسەر ئاسی جیهانیش زۆر ئەتوانین بڵێ لە ڕووی سلبیەوە بۆ ئەوان ئیشکالێکی نەگونجاوە کە بەم شێوازەی
ڕابردوو بەردەوام بن بۆیە بوونی ئەم حکوومەتە تازەیە بەڕاستی کە نیەتێکی باشەیە بە تایبەتی لەلایەن جەنابی سەرۆک وەزیران دکتۆر عادل عەبدولمەهدی ئەبینی کە کەسێکی تەکنۆکراتە لە ماوەی ڕابردووشدا زۆر جار ئەتوانین بڵین ینی کۆبوونەوات و دۆستایەتی هەبووە لەگەڵ سەرکردە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها تێگەیشتنیشی هەیە باشە کاکی شاوازیانی پرسیارێکی منطقی لێرەدا ئەوەیە بۆ منە عادل عەبدولمەهدی هەرچەندە ینی وێناکە وایە کە نزیکی کووردە و کەسێکی میانڕەوە فعلەن دەوێت چارەسەری کێشەکان لەگەڵ بەغدا لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات یعنی بەدەر لەمە خۆ ئێمە ئەگەرسەرێکی دیوێکی بابەتەکە بکەین دەبینین ڕەهەندێکی دەستوریشی ئایا عادل عەبدولمەهدی ئەو کارکتەرەیە کە بتوانێت ینی تەواوی ئەم کێشانە چارەسەر بکات بڵێ منیستم ئێستا بێمە سەر ئەوە لەگەڵ ئەو نیەتە باشانە بەداخەوە کۆمەڵی بەرهەڵستکاری شەیە ئەبینین کە لە پەرلەمانی عێراق و تایبەتی عەرەبە شۆڤینیەکان و هەروەها ئەوانەی کە لەلایەن شیعەکان و بە تایبەتی شیعەتون ڕەوەکان هەمیشە هەوڵیانداوە لە ئێستاش بەردەوامە هەوڵەکانیان بۆەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا تێک بدەن بە تایبەتی لەسەر بابەتی موچە و ناردنی بودجە کە تاوەکو ئێستا چەند جارێک داوایان کردووە کە وەزیری دارایی کە لە پشکی کووردە بانگێش بکرێەوە هەوڵ دراوە کە بودجە و موچەی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕابگیرێت کە ئەمە بەداخەوە ئەمە دیسانەوە ئەو ڕابردووە تاڵێمان هێنێتە بەردەم کە هەر کاتێک دەسەڵاتدارانی عراقی ئەگەر توانی بێتیان هیچ کاتێک درێخیان نەکردووە لە پێشەلکردنی مافەکانی کورد بەڵام ئەوەشمان بیر نەچێت کە لە ئێستادا فشارێکی ئیقلیمی و نێودەوڵەتی شەیە لەسەر دەسەڵاتدارانی عراقی و بە ڕاشکاوی لەلایەن زۆربەی بە تایبەتی لەلایەن ئەمریکیەکان پێیان ڕاگەیەندراوە کە دەبێت لەگەڵ قەزیەی کورد لە ناو حکوومەتی عراقی و بە تایبەتی لە چوارچێوەی دەستوری عراقیدا بەڕاستی چارەسەر بکرێت چونکە ئێمە هیچ ئیشکالێتێکی یاساییمان نییە بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوەی بە دەستوریەک لای کراوەتەوە کە بەرزترین دەسەڵاتی یاسادانانە لە باشە کاک شارەزانی مە بەسمە لەسەر ڕێگیرەکان بۆ سمەوەی کە لە ئێستا بۆتە کۆسب لە بەردەم دەسەڵاتەکانی عادل عەبدولمەهدی یعنی فعلا ئێستا پرۆژەیەکەیە بۆ ئەوەی کە لە نێوان بەشێک لە سەرکردەکانی عراق بۆ ئەوەی کە فعلا ستۆپێک بە عادل عەبدولمەهدی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمدا ینی ئەمە دەتوانرێت بێتە ڕێگەرێکی جددی لە بەردەم هەوڵەکانی عادل عەبدولمەهدی بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵێ بەوێ گومان چووکە ئەرکی دکتۆر عەبدولمەهدی وەک سەرۆک وەزیران ینی ئاسانیە لەم بابەتانە چونکە ئەمە کێشەیەکی زۆر قوڵە کێشەیەکی بنیادیە تەنانەت لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەم کێشانە لە نێوان کورد و لایەنەکانی تر لە پێکاتەی عێراقیدا هەر هەبووە ئەم کێشانە گەورەن بەڵام دەکرێت ئێمە وا سەیری ئەم کێشانە بکەین کە ئەگەر بابەتی یاساییەکە هیچ ئیشکالێتێکی یاسایی نییە ئەوەی ماوەتەوە کە ئایا ڕێگریەکان تا چەند ئەتوانن ینی ئەم دانوستانانەوە گفتوگویانە چۆن ڕڵی خاو بکەنەوە یاخود هەوڵ بدرێ ئەو کێشانی کە ماوە هەر وەکو پێشووتر بمێ هەڵدرێتەوە بدرێتە دەست کابینەی داهاتووتر کەواتە ینی ئێستا کێشەکان ڕوونەکە چییە مەلەفی نەوتە و بودجێ و پێشمەرگەیە یعنی من دەمەوێت بە دیاریکراوی پێم بڵێت ینی ئەم کێشانە چارەسەرکردنەکەی بەڕێژە وەری بگرین چەندێکی لە بەغدا چەندێکی لە هەرێمە بڵێ وڵی بەڕاستی کێشەکەس لەوەش گەورەترە ینی لەنگ بە دوو کێشەی سەرەکی بابەتی نەوت و زە و زائیدەن بودجە و موچەی فەرمانبەران بێ بەشێکی تری کێشەکانی کێشەی خاکە بەشێکی تر لە کێشەکان و کێشەی هێزی پێشمەرگەی کوردستانە وەکو منزومەی دیفاعی حکوومەتی عراقی کامانە کۆمەڵی کێشەی هەڵپەسەدراوە لەگەڵ حکوومەتی ناوەندیە ناکرێت ئێمە هەر ئەوانە کێشە سەرەکیەکان لە ئێستادا بەڵام بەڕاستی من بەڕاشکایی بڵێ ئەم چارەسەری ئەم کێشانە لە ناوی حکوومەتی ناوەندیە چونکە ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان واجوان پێم وایە جێبەجێ کراوە ئەوەی کە لە ئەسوی حکوومەتی هەرێمی کوردستانە و چەندین جار لە ماوەکانی ڕابردوو لە کابینەکانی پێشتر و لە ئێستاژدا چەندین جار تەکید کراوەتەوە لەسەر ئاستی باڵا کە ئێمە ئامادەی دانوستانین و ئامادەین لە چوارچێوەی دەستوردا گفتوگۆ شەبازیانی ئەو ڕێیە لەکوێوە دێ بۆ من هەندێک جار ئێمە هەندێک چاودێری سیاسی وەی لە میدیاکان دەگوزەرێن دێک حکوومەتی هەرێم تاوانبار دەکرێت بەوەی کە فعلا يعني ئەو مەرجانەی کە حکوومەتی بەغدا هەیەی ینی جێبەجێ ناکە بە تایبەتی مەسەلەی ڕادەستکردنی 250,000 بەمیلی ڕۆژانە ینی ئەم سەرنجەلێکەوە دێت وڵی بن ئەچەند کەسێکی ئابووری نیم لە بواری ئابووری زۆر شارەزام نییە بەڵام لە ڕووی یاسایەکەەوە سەری ئەم بابەتە بکەی بابەتی نردنی 250,000 بەرمیل نەوت پەیوەندی بەوە نییە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە نانێرە بەڵکو ئەی بۆ حساب ئەوە ناکرێت کە لە ساڵی 2014ەوە بودجەی حکوومەتی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم و موچەکانیشیان بڕدراوە ئەی چەند ساڵە ئەو بوچە موجە و حەقە لەکوێ ئەگەر بێتە سەر حسابات ور بکرێتەوە پێم وایە چەند بەرامبەر حکوومەتی ناوەندی قەرزاری
حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی موچۆ بودجەدا توانیمانە ئەم پەیامە بەڕوونی بگەینە حکوومەتی عێراق بەڵێ بەبێ گومان من لە وەفدی دانوستکارە بە ڕاشکاوی ئەم بابەتانە باس کراوە و حکوومەتی عێراقی ناوەندیش ئەزانن بۆیە چاوپۆشیشیان کردووە تاوەکو ئێساکەنە نادرا خوان دەزانن کە لەو ماوەیەدا حکوومەتی هەرێم تووشی قەرزێکی ئەجگار زۆر بووە و زائیدەن موچە و موجەکەی بڕاوە و ئێستا پێویستە کە تعویزی ئەو بابەتانەکە و ڕێکەوتنێکی سەرەتایی شەیە بەڕاستی ڕەنگ بێ هەموو شتێک بۆ میدیا باز نەکرێت لەو بابەتانە بەڵام بێگومان عێراق وڵاتێکی ئالۆزە ینی شەڕێکی ئەقلیمی زۆر گەورە و جیهانیشی تێداکرێت بۆیە ئەوانە بەڕاستی بەشێکی زۆری وڵاتانی ئەقلیمی کەیانەوێتە گەرە بخەنە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و هەندێک لایانی ناوخۆیش وەکو حزابی سیاسی چ لە ناوخۆی کوردستان بەداخەوە لەسەر ئاستی عێراقیش ئەتوانین بڵێن بوونەتە داردەست بۆ تێکدانی ئەو ڕێککەوتنەوە ئەو نیەتە باشەی کە پێویستە لە داهاتوودا ئەو مەلەفە هەڵوەسراوانە چارەسەر بکرێت. هاوشانی ئەمە ڕخنەکان کەمنین لە بابەتی ئەدای پەرلەمانتارانی کورد لە بەغدا یعنی دەمەوێت پێم بڵێت ئەو دەورێکی ئەوان بینیوانە لە ماوەکانی ڕابردوو بە ئێستاشەوە دەورێک بووە کە خزمەت بە قەزەی کوردی بکات. واللهی ئەوە بابە شتێکی نسبیە بەڕاستی ئێمە ئەگەر سەیریکەین ڕای پەرلەمانتاران لە کوردستانە بە زۆریبی ڕای پارتە سیاسەکانە 2000 چونکە ئەوانە نوێنەری پارتە سیاسەکانن 2000 بەشێکی زۆریان لەژێر ئەجندای ئەو بەرنامانە کە حزب و پارتە سیاسەکان بۆیان داناون بەڵام بەگشتی سیرکەی بەداخەوە هەندێک لایانی سیاسی بەتاکید لە ماوەی ڕابردووە تەنانەت شێوازی سلوکی ئیشکردنیان چۆتە چوارچەوەی خیانەتی نیشتیمانیشەوە و خیانەتی نەتەوەییەوە بەڵام ئێستا وەکو ئێستا بینین بۆ ئەم خولەی پەرلەمانی عێراق هەندێک بەرلەمانتار ئەتوانین بڵین زۆر جەری ئانەتوانیوانە داکۆکی لە مافەکانی گەلی کوردستان بکەن وە بەڕاستی گۆڕانکاریەکیش لە ئەدای کاری پەرلەمانتاری ڕوویاوە پێشتر زیاتر ئەندام پەرلەمانەکان لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان دەرکەن وەکو پاڵەوانی سەر شاشە زیاتر خوانە سەلمە بەس ئێستا زیاتر شەڕەکە چۆتە ناو بەڕاستی بەواقعی چۆتە ناو جلساتی پەرلەمانەوە هەوڵ دەدرێت کە کێشەکان بەفعلی لەلایەن ئەو لیژدانانەی کە تایبەتمەندن بۆ دۆسیانە چارەسەر بکەینەوە وەکو لە ئەعلام مزایداتی سیاسی پێوە خۆ ڕەنگە کاک شەبازانی مبەڕێری ئەندام پەرلەمانەکانی عێراق بەشێکشیان ئەو بێت لە ماوەی ڕابردوودا بۆی کە ئەوان یعنی بەو نیسبەی کە هەیان بووە هەر ئەو نەتوانیوانە یعنی دیفاع لە قەزەی کوردی بکەن ینی خۆ هەندێک بابەت لە پەرلەمان بە بابەتی زۆرینەوەکەمینەت تێدەپەڕێت ینی ئەگەر پەرلەمانتارەکانی عێراق نەیانتوانی لەم بابەتەدا سەرکەوتوو بن چ ڕێگەیەکی دیکە هەیە بۆ ئەوەی کە بیگرنە بەر فعلا مافەکانی کوردە سەبەر بکرێت. بەڵێ بەڕاستی ئێمە وەگوتم ینی ڕنگ بێ جانێ بابەتەکە ڕوون نییە کە ئاقاری ئەم دانوستان و گفتوگویانە بەرەوکوێ دەچێت تاوەکو ئێستا زۆر باش هاتووە بەڕ ڕنگ بێ وەگوتم شەڕێکی ئیقلیمیش لە ناوچەکەەوە لە ناو عێراقداکرێت ڕنگ بێ هەوڵ بدرێت کە تێک بدرێ بەڵام ئەگەر هاتوو لە ڕێی پەرلەمان و لە ڕووی ئاسایەکەەوە جێبەجێ نەکرا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ داوا لە نەتەوەی گرتوەکانە کە بێم وایە باشترین ڕێگە ئەوەیە کە داخلی ئەمە لەفانە بێ هەوڵ بدرێت لە ڕێی نەتەوەی گرتوەکانەوە فشار لە دەسەڵاتدارانی عێراقی بکرێت کە ئەو مەلەفەت هەڵپەسەندراوانە چارەسەر بکرێت چونکە بەڕاستی ڕێگەکانی تر هەمووی تاقی کراوەتەوە بەڵام نتوانراوە بەڕاستی چارەسەری بنبەست چۆنەڵی چارەسەری کۆتایی بکرێ بەڵام بۆ داهاتوو پێویست من پێم وایە بێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین ئەو دۆسیانە بە نێودەوڵەتی بکەین و لە ڕێی نەوتەوێگرتوەکان و وڵاتانی جلهێزی جیهانی و بە تایبەتی ئەمریکەکان ئەمە فشار لە دەسەڵاتدارانی عێراقی بکرێ بۆ بابەتانە ئەمە ڕێگەیەکی سەرکەوتووە دەتوانێت بۆ نمونە مەلەفی کورد بەرێتە پێشەوە بەڵێ بەبێ گومان چونکە بابەتی کورد ئەگەر لە چوارچەوەی عێراق بینی هەرچی زوڵمە لە وەکو گەلێکی ژێردەست هەمووی ینی هەموو جۆرە ستەمێکی لێکراوە ئێستا ئێمە کیمیاباران کراوین ئەنفال کراوین وەزایتەن لە ئێستاشا ئێمە چۆنە لە حەقێکمان بەسەر کۆی وڵاتانی جیهانیشەوە کە ئەتوانین بڵێن لە جیاتی هەمویان شەڕی دژە تیرۆرمان کردووە کە توانیمانە تاشە سەرکەوتو بین ئەگەرچی هاوکاری ئەوانیش لە یاد ناکرێەوە پێویستە لە جێ خۆیان باس بەڵام لە ئەسەر ئەرزی واقعەوە هێزی پێشمەرگەی کوردستان بووە کە ئەفسانەی داعشی تێکشکاندوە بۆیە هەموو وڵاتانی ئەقلیمی و دەوڵەتان بەڕاستی لە ناوچەکەشدا قەرزاری گەلی کوردستانن کە هەوڵ بدرێ هەر کاتێک بۆیان بکرێت کە لەم مەلەفانە قسەیەکی خێریان هەبێ و هەوڵ بدرێ ئەو دۆسیانە ئەوانیش عاملێکی خێر بن بۆی ئەم دۆسیا هەڵپەسراوانە چارەسەر ڕوئای دنیای دەرەوە ئەوەی بەتابەتی کە باسی نەتەوەیەگرتوەکانە کرد لە ئێستادا ڕوئیاکە چۆنە ڕوئیاکە خزمەت بە قەزای ئێمە بکات وە یعنی سەرنجەکەی بۆی کە لە ماوەی ڕابردوودا
ئەو کۆبوونەوانی کە لە سەردەمی عەبادیش داکراوە و حکوومەتی ئەمریکی بە تایبەتی نێتۆی یەکگرتوەکان لایانی سێم بۆ لە گفتوگۆکان بەڵام دوجار نەتیجەیەکی ڕوونی نەکەوتوێتەوە یعنی شتەکە بای ئەوەی ئێمە دڵی پێخۆشکەین بەڵێ خۆی لە ڕاستی ئەگەر تۆ باسی ڕێکخراوی نێتۆی یەکگرتوەکان پێت بڵێم بە واقعی سلوکی کارکردن لە ناو ڕێکخراوی نێتۆی یەکگرتوەکان ڕەنگ بێ کۆمەڵە جیاوازی هەبێ و تەسیری دەوڵەتانی زلهێز دیارە بەسەر ئەو ڕێکخراوە بەگشتی لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕەنگ بێ لە هەندێک دۆسیە لەسەر ئاستی نێودەوڵەتیت نەیانتوانی وەکو پێویست بەڕاستی چۆنەڵی قسەی یەکلایکەرەوە لای نێتۆی یەکگرتوەکان بوو بێ ئەگەرچی ئەرکی ئەوانە چونکە فشاری نێودەوڵەتیان لەسەر بۆ فشاری ئەو دەوڵەتانی کە بە تایبەتی لە ئەنجومەنی ئاسایشن قسەی کۆتایی زیاتر لای ئەو دەوڵەتانەیە بەڵام ئێمە ئەبێت پەنابەرین بۆ ڕێگە دیموکراسیەکە و ڕێگە شەرعیەکان کە ئێستا ڕێپێدراوە چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڕاستی نێتۆی یەکگرتوەکان ئەتوانێت داخلی ئەو مەلەفانە ببێ و ئەم پێم وایە ئەگەر هاتوو بەم شێوازەش ئەگەر دانوستانەکان بەو شێوازە ئیجابیە بەردەوام بێت و چەند جارێکیش لەلایەن نێتۆی یەکگرتوەکانەوە بەڕاستی ئەوە ڕاگەیەندراوە کە ئەوان خۆشحاڵن بەم لێگرزێک بن و هەوڵ دەدەن ئەوانیش عاملێکی خێر بن لەم بابەتانە بەڵام بەڕاستی ناشبێ هەر هەموو شتێک چاویشمان لەوان بێ دەوری خۆشمان کاریگەری تەواو ئەبینێ بە تایبەتی یەک ڕێزینێ و ماڵی کورد زۆر زەڕورە بۆ ئەم تەوقیتی ئێستای چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو زۆرینەی کێشەکانی ئێمە ڕەنگ بێ بەشێکی زۆری ئەوە بوو بێ کە ئێمە خۆشمان تەپان نەبووی لە ناوخۆیان یەکاری سیاسی نەبووە لەسەر ئاستی عێراق بە تایبەتی لەلایەن هێزە سیاسیەکان بۆی ئەمەش گرفتێکی گەورەی دروست کردووە بۆ بەرەو پێشچوونی ئەو مەلەفە هەڵوەسراوانە ڕەنگە ئەگەر تەواوی هێزە سیاسەکان لە هەموو شتەکانی دیکەدا دژی یەک بن لە بابەتی یەک ڕێزی و چارەسەرکردنی گرفتەکان لەگەڵ بەغدا یەک بۆچوونن بۆ نمونە ئەگەر نوێنەرێکی گۆڕان یەکێتی لەم بەرنامەیە بواە هەمان قسەی جەنابتی دەکرد بەڵام لە ئەرزی واقعی ڕێپێچەوانەکەی دەبینی بەڵێ بش پێم وایە ئەوەی کە گرنگە قسەکە نییە بەڵام ئەوەی گرنگە سلوکی سیاسیەکان چۆنە بە واقعی چیە گوزەرێ و ئا استراتیژ و بەرنامەی و حزب و لایەنە سیاسیانە چۆنە بێ و لە ڕابردووشە بەڕاستی بەشێکیان تەنانەت خیانەتیان کردو لە دروشمەکانی خۆیان لەو پەیڕەوی ناوخۆیانی کە خۆیان داناوە بۆ هەڵسوڕاوان بۆ ئەندامان و بۆ لایەنگرانی خۆیان بینیومانە کە دژی ئەویان کردووە بە تایبەتی لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانە بۆیە ئێستا بەڕاستی زروفێکە کایتر هیچ ینی تەقبولی ئەوە ناکە نابێت مرۆڤی کورد خۆی لە کەمتر بزانێت لە هیچ لە بەرامەت هیچ مرۆڤێکی تر لەسەر دنیا کێشەی ئێمە کێشەیەکی بنیادیەوە وتم لەسەر ئاستی عێراق ئێمە ئەبێ هەموو تواناکانی خۆمان بخەینەگەڕ بە هەموو چوێن و توێژەکان و بە هەموو ڕێگە جیاوازەکان هەوڵ بین ئەو بابەتانی کە پەیوەندی بە تایبەتی بابەتی نیشتیمانی و نەتەوەی هەیە ئێمە یەکدەنگ و یەکگوتار بین لەو بابەتانەیە باشە خۆ زۆرجار مەلەفی چارەسەرکردنی گرفتەکان زۆرجار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان جێڵ دەهێڵێت ینی بۆ نمونە ینی بۆچی حیزبە سیاسەکان زۆرجار ینی گلەی ئەوە دەکەن کە ڕوویای ئەوان بە هەند وەرناگیری لە بابەتی چارەسەرکردنی گرفتەکان ینی ئەم مەلەفە تەنها حکوومەتی هەرێم لێ بەرپرسە بۆی کە دانیشتنی ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی عێراقدا بکات یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەرێزێک بەخۆی بە پێی پێگەی خۆی ینی دەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێت بەڵێ بەڕاستی خۆی دانوستانەکان دەبێت بە شێوەی یاسایی لە ڕێی موسەساتیەوە بێ لە ڕێگەی ئەسڵ وایە لە ڕێگەی لایەنە پەیوەندیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران و ئەوانە بێت ئەو کێشانە چارەسەر بکرێەوە ئێستاش ڕێگە دروستەکە ئەوەیە بەڵام هێز و لایەنە سیاسەکان ڕای ئەوان سلوکی ئەوان دەورە بینێن لەمانە چونکە دوجار ئەوانیش نوێنەریان هەیە لە پەرلەمانی عێراق و عیلاقاتیان هەیە لەگەڵ حزب و لایەنە سیاسەکانیش لە ناو پەرلەمانی عێراق ئەتوان لە ڕێگەی ئەو عیلاقاتانی خۆیان هەوڵ بن عاملێکی خێر بن و دەوری ئەوانیش بێگومان کاریگەری ئەبێت لەسەر هەموو دانوستانەکان بەڵام ئەبێت ڕای ئەوانیش لە ناو دانوستانەکان کە لە ناو ئەو وەفدانی کە دروست کراوە بۆ دانوستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەبێت ڕای ئەوانیش جێکرابێتەوە پێم وایە پێشتیش ڕای ئەوان وەرگیراوە پرۆژەی خۆیان تەقدیم کردووە ئەو بەڕێزانی کە لە وەفدی دانوستکارانن نوێنەری هەموو گەلی کوردستان و زۆربینەی پارتە سیاسەکانی تایە بەشدارن ئەوانی کە براوی هەڵبژاردن بوون بێگومان باشە ینی بابەتێکی دیکار دەمەوێت بۆچون بزانم کە زۆر هاوڵاتی پرسیاری لەبارەوە دەکات مەسەلەی ئەوەی کە ئێمەوە درێژای ماوەکانی ڕابردوو بە تایبەتی کابینی ڕابردوو مەسەلەی ئابووری سەربەخۆیەکێک بۆ لەو تەوەرانی کە بەڕێز کابینە چیروان بەرزانی ینی جەختی دەکردێتەوە گەڕانەوە بۆ بەغدا لێدان نییە لەم بابەتە بەڕاستی ێزانی چۆنە سیاست ئاسڵدا ینی مامەڵەکردنە لەگەڵ واقعە بەڕاستی بابەتی ئابووری سەربەخۆ ئێمە ڕێگەیەکە گرتومانە و تاوە کوێسەژ عنی ئەتوان بڵم زۆر باش بەرەو پێشتین و ناگەڕینەوە دووە لەو بابەتە ڕادستکردی 250,000 بەرمیل مانای ئەوە نییە کە هەچی ئابووری ئێمە تەسلیمی
حکوومەتی ناوەندی بکرێت بە پێچەوانە ئێمە خۆتانزان لە ئێستاژە ڕێژێکی زۆر زیاتر لەوە ئەمە نابێتە ببوورانی ڕاتەگرم ئەمە نابێتە گرفتە بینی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر نەخێر چونکە ئێستا تێگەیشتن هەیە ئەوەی کە لە سەرەتای پێکێنانی حکوومەتی عراقیشدا یەکلایی کراوەتەوە لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی ناوەندی ئەوە بۆ کە 250,000 بەرمیل ثابت کراوە ئەوەی کە ئێستا مەطلوبە لە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 250,000 و ئابووری هەرێمی کوردستان تەنها پەیوەندیشی نییە بە ئەنی تەنها پەیوەست نییە بەنەوتەوە ئێمە گازی سروشتی هەیە بابەتی گەشت و گوزار هەیە وەزەڕائیب هەیە کۆمەڵی بابەتی ترکاوانە هەموو چێتە سوارچەوەی داهاتی ناوخۆیەوە کە ئێمە ئەتوانین پەرە بۆ بابەتانە بکەین و بتوانین ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانی پێبژێنینەوە و بەڵام هەتاوکو ئێمەش لە چوارچێوەی وڵاتێک بین کە ناوی عراقا بە بێگومانە بێ و مامەڵەیە لەگەڵ حکوومەتی عراقی هەر هەبێت بەو شێوازی کە ڕێکەوتن نەکرێ بەڵام مانای ئەوەش نیە کە بە تەواوەتی تەسلیمی حکوومەتی ئیتیحادی کرا بێ ئەم بابەتانە چونکە بینی مانەنی لە ماوەی ڕابردوو زۆر کەس ئەوەی بە خەیاڵ ئەبینی کە ئێمە بەڕاستی کە دەوری جەنابی کاگنی چێڤان بارزانیشە بێ زۆر بە هەندوەرگین لەم بابەتە دەورێکی زۆر کاریگەر و یەکلاییکەرەوەی هەبوو و ئەو بابەتە ئێستا یەکلایی بۆتەوە ئەوەی کە ئێستا گرنگە بۆتە ئەمرێکی واقع ینی بابەتی ئابووری ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام بوونی ڕێکەوتنێکە کە ئایا ئێمە چەندێک ڕادستی حکوومەتی عراقیکەوە دوجار چەندێکی بۆ بژانەوەی جێرخانی ئابووری هەرێمی کوردستانی بابەتەکە تۆزێ بابەتی چۆنەڵی ئیشکالیەتی هونەری چۆنەڵی تەکنیکیە زیاتر ئەوی کە ماوەتەوە ئەگەر لەسەر لە ڕووی مەبدەئیەوە ڕێکەوتنی تەواو هەیە لەسەر ئەو بابەتە مەبەستیشمە لەسەر بابەتی کارنامەی حکوومەت ینی چاوەڕوانەکان کەم نین لەم حکوومەتێکە پێکهاتووە لە ئێستادانی کۆمەڵێک کێشە گرفتەیە بە تایبەتی لە مەسەلەی موچەی فەرمانبەران یعنی ئەم حکوومەتە لە باشترین حاڵەتدا دەتوانێت ئەو مەلەفانەی بە تایبەتی عنیەوەی کە هاوڵاتی بەدەستیەوە ناڵاندوێتی ئەم گرفتانە کۆتایی پێ بهێنێت وڵی بە بێگومان چاوەڕێنەکان زۆرن لەلایەن بۆ ئەم حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە تاوکو ئێستا نیەتێکی باشە لە هەموو هێزولایەتە سیاسەکان چونکە ئەدای حکوومەتیش پەیوەندی بە سلوک و بە پەیوەندی بە پەیوەندی ناوان تەنانەت هێزە سیاسەکان لە نێوان یەکدی و ڕازگۆیانی ئەوان لە ئەو ڕێکەوتنانەوەی کە کردویانە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی دەور و کاریگەری خۆی ئەبێ ئێستا سەرەتای تشکیلی ئەم حکوومەتێ تاوکو ئێستا توانین بڵین مؤشراتی زۆر ئیجابی هەیە لەسەر ئەو بابەتانە و حکوومەت ئێوە حکوومەتێکی سەرتاسەری بێ کامە زۆر گرنگە و ئەوەی کە گرنگە زیاتر چاکردی بارودۆخی ئابووری نێوان هاوڵاتیان و بژانەوەی کەرتی تایبەتیشە لە پاڵکەرتی حکوومەوە و بابەتی چاکسازی ئیداریش کە لە ئێستادا پرۆژە یاسایەک ئامادەیە ئامادەکراوە بۆ پەرلەمان کە جارێکتر یاسای چاکسازی پێداچوونەوەی پێکرێەوە هەوڵە درێ بە شێوازێکی باشتر لەوەی پێشووتر تێپەڕێندێک ئەمانە خۆی هەمویان بابەتی گرنگن کە ئێستا کاری لەسەرکرێ بەڵام دوجاریش ئەوەی بەڕاستی ئەتوانین بڵین سەنگی مەحەکە بابەتی ئەوەیە کە هێزولایەنە سیاسەکان تا چەند لەم ڕێگەی بەردەوامە بن چونکە بەشی ئەمەی کە ئێستا بەرنامەی کاری حکوومەتی هەرێم هەیەی لە ڕنگ بێ لە کابینەکانی پێشووتریش هەمان بەرنامە هەبوو بێ بەڵام لەبەروی هەندێک هێزولایانی سیاسی لە نیوەی ڕێگا حکوومەتیان بەجێهێش و ناتوانانی تەحملی و مەسئولیەتە بکەن کە بەسەر کۆی پرۆسی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا هاتچ لە ڕووی پەیوەندی نێوان هێزە سیاسەکان لە ڕووی قەیرانی دارایی لە ڕووی شەڕکردن لەگەڵ تیرۆریستانی داعش و هاتنی ئاوارە و کۆمەڵی بابەتی تر بوو کامانە بەداخەوە حکوومەتیان جێش بۆیە حکوومەتیش بە تەنها بە هێزێکی سیاسی ئەوانە نتوانێت وەک پێویست ئیدامە پێتر بەڵام لە ئێستادا گرنگە ئەوەیە کە نیەتەکە هەیە و ڕێکەوتنی سیاسیش هەیە بۆ هەموو ئەو بابەتانە لە سەر و هەمووشیانەوە نووسینەوەی دەستورێکی هاوچەرخە بۆ هەرێمی کوردستان کە پێم وایە ئەو لەوێتی کاری ئێمە هەموو چێن و توێژەکان چ لەسەر ئاستی هاوڵاتیەوە بۆ موسەساتەکانیش هەموو لایەنەکان ئەبێ پێداگری لەسەر ئەوە بکەین کە بەتەنانەت لایانی ئۆپۆزیسیۆنیش کە دەستورێکی هاوچەرخمان هەبێ بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانێت ئەو کێشە یاسایانەی کە هەیە هەندێک جار دەبێتە کێشە لە بەردەم هێز و لایەنە سیاسەکان تەنانەت پەیوەندی نێوان هێز لایەنە سیاسەکان تێک دەدا جێگەی سەرنج و بۆ من لە قسەکاندا دووشێجا بابەتی هێزە سیاسەکان وەکو نمونە هێنایەوە یعنی خۆ لە دنیادا ئەگەر سەیری ینی پرۆسەکە بکەین دەبینین حزبی سیاسی بەردەوام ڕوئیای هەبووە ینی سەرنجیە بۆ چاکردنی ژیانی گشتی بۆ دەبێت حزبی سیاسی لێرە ینی جۆرەکان گرفتی بۆ حکوومەت بەڵێ ئەمە واقعێکە ئەمە ناتوانین نکۆڵی لێ بکەین واقعێکە لە نێوان هێزولایەنە سیاسەکان هەیە لە بەفعلی لە ناو هێزولایەنە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ڕوویاوە و بینیمانە زۆر هێزولایانی سیاسی تەنانەت وتم ڕەنگ بێ ڕازگۆ نەبووێ لەگەڵ دروشمەکانی خۆی
ئێستا هەندێک هێزولانی سیاسی تەنانەت لە کاتی حملەی انتخاباتیش بۆ ڕێکلامانەی کە بۆ ئەو کارنامانەی بۆ حکوومەت یعنی پێشکەشیان کردووە داوایان لە جەماوەر و ئاوادارانی خۆیان کە دەنگیان پێ ڕنگ بێت لەسەر ئەوەش هەر ڕازگۆ نەبوون بۆیە ئێستا کاتی ئەوەشە بینیشمان ینی پێم خۆشە باسیەوەش بکەن چونکە بینیمان ئەو هێزولایانە سیاسیانەی کە ڕازگۆ نەبوون لەگەڵ دەنگدەری خۆیان و لەگەڵ ئاراستەی نەتەوەی نیشتیمانیەکە نهاتن زەرەریان کرد لە کۆتا هەڵبژاردن بینیمان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن دەنگەکانیان پاشەکشیان کردووە بۆ ئەگەر هەڵسەگاردنێکی بابەتی و زانستیانە بکرێ بۆ سلوکی و هێزولایانە سیاسیانە بینین ئەم پاشەکشەیە لە خۆڕانیە و دەنگدەرانی ئەو هێزولایانە سیاسیانە توانین بڵین سزای ئەحزابەکانی خۆیان کە نەیانتوانی بەڕاستی داکۆکیکاری ڕازگۆ بن لە مافەکانیان کە لە ماوەی ڕابردوو بەڵێنیان پێیابوون بۆیە ئەمەش بێتە پەندێک بۆ هەموو هێزولایانە سیاسەکان بەبێت جیاواز. بەڵام ئەگەر سەیری ناوەڕۆکی گفتوگۆکان بکەیت لە سەروبەندی پێکردنی حکوومەت تقریباً هەژمانکی خایاند ینی ئەو ڕێکوتنانی کە کراونیان هێزوو سیاسەکان ینی کۆنکرێتی بوون ینی ئەمە ناکاتەوەی کە فعلەن ئەو گرفتانی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە ناکرێت بە هیچ جۆرێک لەم خولێدا دووبارە بێتەوە. وڵی هیچ شتێک مستاحیل نییە ڕنگ بێ کێشەی گەورەتریش ڕووباتەوە بەڵام ئەوەی کە ئێستا جیاوازی هەیە لە جارەکانی پێشووتر ئەوەیە کە زۆربەی شتەکان ینی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بووەتەوە و ڕێککەوتین تەنانەت لایەن هێزولایانە سیاسەکان ئەتوان بڵێم دراوە بە میدیا و سوۆشیال میدیا ئەوانەش بەڵام نابێت تیمی حکوومەت ئەوەندە بە قووەت بێ ڕێگە بەمەنەدات تیمی حکوومەت پێم وایە ئەگەر هاتوو هەوڵێکە بێ بۆ بابەتە لە شوێنی خۆیدا من وتەبێژی حکوومەتی ژنی بەڵام ڕێنگ پێم وایە ئەدای خۆی ئەو ئەرکی کە لەسەر ئەستۆیەتی لەو بابەتانە پێم وایە ڕوبەڕووی ئەبێتەوە و هەوڵەدات کە ئەو کێشانە لە ڕێگەی دانوستانەوە بەڕاستی چارەسەر بکرێ. من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە ینی دەمەوێت پێم بڵێت کەی هاوڵاتیان نەتیجەی ئەم گفتوگویانە دەبینن کەی هاوڵاتیان چاوەڕێ ئەو بکەن کە فعلەن ژیانی گشتی گۆڕانکاری تێدا ڕوویداوە و مەلەفی بودجە و موچە چارەسەر بووە. بەڵێ وڵی بابەتی دانوستاندن و گفتوگۆکردن دەبێ بەردەوام بێ ئەمە پێیسمان پێ لە درێژەیە 4 ساڵش بۆ ساڵەکانی داهاتوش بە هەمان شێوە کە دانوستان و گفتوگۆ بەردەوام بێ لەسەر ئەو کێشانە هەیە بەڵام گرنگەوەیە کە بەلا ڕێدا نەبرێ ئەم دانوستانانە و هەوڵ بدرێ بە گیانێکی یعنی چۆنڵی دیموکراسیانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکرێ ئەو قەناعەتە بە دەسەڵاتدارانی عێراقی زۆر گرنگە بێت ئەو قەناعەتیان لا دروست ببێ کە بڵێ چارەسەرکردنی کێشەکانی عێراق پێش هەموو شتێک بێت چارەسەرکردنی مافەکانی گەلی کوربیانی ئەو ئیشکالەتیانەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی ئەوان چارەسەر بکرێ بۆەوەی حکوومەتی عێراقیش لەسەر ئاستی گشتی عێراقیش حکوومەتێکی سەرتاسەری بێ و حکوومەتێکیش بێ کە بەڕاستی ئەو ینی مەقبول بێ هەم لەلایەن هاوڵاتیان چۆن لەسەر ئاسی ئیقلیمی نێودەوڵەتیش وەکو حکوومەتێکی وەک دوای فدرالی سیر بکرێت. ئەگەر لێ خولەکە پێم بڵیت ئەگەر حکوومەتی عێراق بەم نیەتە ناتە پێشەوە لە حکوومەتی هەرێم ئەمە دەبێتە گرفت بۆ خۆی بەڵێ بێگومان خۆ هەموو کات ئەوانە گرفت بووە ئەنی زۆر جار لە ماوەکانی ڕابردوو ئەگەر کێشەکان زۆر جاگەشتۆتە بنبەست تەنانەت هاتوۆتە سەر ئەوەی کە جوڵاندنی هێز لەلایەن دەسەڵاتدارانی عێراقی لە سەردەمی مالکی ڕوویە ئەمە خۆی کێشەکە لەوەدا ینی ئەبێ ئەوان قەنەعەت بۆ بکەن کە هیچ کاتێک ینی گەلی کوردستان سازش ناکە لە مافە دەستوریەکانی و لە بانفەنەتەوەیەتەکانی لە چوارچەوەی دەوڵەتی عێراقی ئەگەر هاتوو ئێستا ژەڵێن ئەگەر هاتوو دەسەڵاتدارانی عێراقی ئێستا هەلێکە بۆوان کە ئەو سلوکاری کە لە پێشتر بەرامبەر گەلی کوردستان ینی بە شێوەی سلبی هیان بووە ینی ئەو سلوکی خۆیان بگۆڕن ئەگەر هاتوو معالەجەی ئەم بابەتانەکە بێگومان پێم وایە سەرکردایەتی سیاسی کوردستان لە تەوقیتی خۆی لە کاتی خۆی لە بەپی بارودۆخ و ینی بەپێ و گۆڕانکاریانی کڕۆیە قسەی خۆی ئەبێت و هیچ کاتێ سازش ناکە لە مافەکانی گەلی کوردستان. زۆر سپاس بۆ شاباز سیوەیلی چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بیت. سپاس بۆش بۆ ئەم دەرفەتە بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.